چەند سوودێکی گرنگی خواردنی ڕاشی بزانن بۆ تەندروستی. هەندێک کەس لە مانگی ڕەمەزانی پیرۆز حەز بە خواردنی ڕاشی دەکەن بە نان و دۆشاوەوە یاخود هەر بەتەنها. لە ڕۆژانی ئاسایشدا زۆر بمان بەیانیان چێژ لە خواردنی ڕاشی دەبینین. ڕاشی کە لە کونجی بەرهەم دێت و بەپی جیاوازی وڵاتانیش ئەم بەرهەما دەچێتە بواری دروستکردن و ئامادەکردنی چەندین جۆر خۆراک. بەڵام ڕەنگە زانیاریکی ئەوتۆمان نەبێت لەسەر ئەو چەند سوودەی کە دەکرێت لە ڕێخواردنی ڕاشی یاخود تەحینەوە بەدەستی بهێنین. لەم راپۆرتەدا بەشێک لە سوودەکانی خواردنی ڕاشی دەخەینە ڕوو. لە گرنگترین سوودەکانی ڕاشی تەندروستی دڵ باشتر دەکات و هەوکردن کەم دەکاتەوە و کاریگەریشی هەیە لەسەر بەرەنگاربوونەوەی ئەگەری توش بوون بە شێرپەنجە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕاشی ئەوەیە کە ڕێژەی کالۆری نزمە و دەوڵەمەندە بە ڕیشاڵ و پرۆتین و کۆمەڵێکی جۆراوجۆر لە ڤیتامینات و کانزا گرنگەکان بە جۆرەیەک کە یەک کەوچک ڕاشی کە دەکاتە نزیکەی 15 گرام لە ڕاشێکە ئەم ڕەگەزە خۆراکی گرنگانە لە خۆ دەکرێت. 89 لە یەکی گەرمۆکە و 3 گرام پرۆتین و 3 گرام لە کاربۆهیدرات و 8 گرام لە چەوری و 7 گرام ڕیشاڵ و لە سەدا 27 پێویستی جەستە بۆ مس و لە سەدا 9 پێویستی جەستە بۆ سیلینیۆم و لە سەدا 9 فسفۆر و لە سەدا 44 ئاسن و لە سەدا 6 زینک و لە سەدا 2 کالسیۆم لە پێویستی جەستە فراهم دەکات. بەدەر لەمانەش ڕاشی سەرچاوەیەکی کانزایی گرینگە بۆ هەڵمژینی ئاسن و پارێزگاری لە ڕێژەی فشاری خوێن دەکات. بەدەر لەمانەش خواردنی ڕاشی یاخود تەحین ڕەنگە کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئەگەری توشبوون بە هەندێک نەخۆشی هەبێت وەکو نەخۆشی شەکرا لە جۆری دوو ئەگەرەکانی توشبوون بە چەند نەخۆشیەکی دڵیش کەم دەکاتەوە وەکو بەرزبوونەوەی ڕێژەی کۆڵسترۆڵ و چەوریە سیانیەکان.